فرمان بده بده چیز کنید زۆر سپاس. تۆ نەدیوە؟ ئەی تۆ عەزیزی ئەم دڵی منت نەدیوە؟ ئەی تۆ نەدیوە؟ ئەی تۆ نازانی لێرە هاتیە نەپەڕیوە؟ ئەی تۆ دایکێکی سوتاوی هەڵەبجەت نەدیوە؟ ئەی تۆ نەدیوە؟ توخوا بڵێ لێرە هاتیە پەڕی دەتخوا تۆ بڵێ من بینیومە ئەی تۆش نەبینیوە؟ کچێکی پاکیزەی قژلولی شەنگالت نەدیوە؟ ئەی بێرێ هاتیە نەپەڕی؟ ئەی مناڵێکی چنگ پڕد و کەڵی کەرکووکتان نەدیوە؟ ئەی بێرێ هاتیە نەپەڕیوە؟ دە تۆ بڵێ بێرێ هاتیە پەڕیوە؟ ئەمەوێ هەتا مردن لە ڕێی چاوەڕوانیاندا دابنیشم. نەڵێی بێرەیە تێپەڕیوە، نەڵێی تێپەڕیوە. ئاخر بە تاسەی دووریانەوە ئەمرم. ئەی تۆ نەدیوە؟ ئەی ئێوە هیچتان نەتاندیوە؟ ئەی هاوار نیشتیمانم ببوورە لاچۆ من متمانم بە کەس نییە لەبەرەوەی بەردەوام دزراوە نیشتیمانم. هەنێ جار لە ئاهەنگە گەورەکانە، هەنێ جاریش لە ناو بازاڕە گەورەکانی جیهاندا نیشتیمانم. ئەی شارمەوە، ئەی کەمە ئەو دیوی پەلاسۆکانم. هەنێ جاریش ئەی شارمەوە، ئەی کەمە ناو شلکەی ڕانم. نیشتیمانم جۆنتای شانم، نیشتیمانم ئەوتە لە جۆنتای شانم. ئای نیشتیمانی دزراوم، نیشتیمانی بەشکراوم. بۆ شەنگال و هەموو ئاوارەکانی شەنگالی، هەموو کچە نازدارەکانی ئەنفال و شەنگال دەستێتە شاخێ سپاس دەکەن. هونەرمەند ئاوارەخان برس ئاوارە ئەمڕۆ هاتنە بۆ شەنگال لەگەڵ هەیەتێکی 15 کەسەقێتێ ئارمانجووە لە ئەو سەردانەشێ. ئەمانجی ئێمە بۆ پشگیری و دڵنەوایی و هاوخەمی دانیشتوانی شەنگال و پارچەیەک لە جەستەی ئێمە. شەنگال پارچەیەکە لە ئێمە، جەستەی خۆمانە، پارچەیەکە لە نیشتیمانمان لە کوردستانمان. جیابوونەوەی مەحاڵە، ئەمانەوێ بۆ دوژمنانی بسەلمێنین کە ئێمە لە هەر شوێنێک بین هەر یەکین. مەسەلەیەک هەیە، مەسەلێکی کوردی
کوردی ئەڵێ ئەگەر لەکین هەموو یەکین هەمومان یەک ئازارمان هەیە هاتوینە ئەم ئازارە لەگەڵ ئێوەیە هاوبەشکەین هاتوینە دڵخۆشی لەلایەتریشەوە دڵخۆشی خۆمان دەرببڕین کە ئەبینین شنگال ئاوەدانە شنگال خەریکە دروست ئەکرێتەوە دەیان جاری تر شنگال و هەڵەبجە و کەرکووک و ئەفرین و کۆبانێ بسووتێنن بیڕخێنن کاولی بکەن هەر هەڵ ئەداتەوە هەر دروست ئەبێتەوە ئەمە ئیرادە و توانا و جورئەتی میلەتی کوردە کورد لە بنایە و تورکیا خەیاڵی خاوە دوژمنان بە هەموو چوار پارچەکە ئەوان دوژمنانی هەر چوار پارچەی کوردستانن خەیاڵیان خاوە ئەو حیزب و لایەن و بەکرێ گیراوانەی کە بیانەوێ هاوکاری دوژمنانش بکەن ئەوانش پەشیمانە بنەوە دوا ڕۆژیان پەشیمانی و نوشستێ داواش ئەەکەم لێرەوە لە هەموو شنگالیەک بێنەوە سەر نیشتیمانی دایکی خۆیان. ئەگەر عێراق بێ ئەگەر تورک بێ ئەگەر هەر دەوڵەتەکانی تر بێ هەمویان دوژمنی کوردن هەمویان نایانەوێ ئەیانوێ ناسنامەی کورد بسڕنەوە ئەیانەوێ خاک و وڵاتی کورد بسڕنەوە لە هەر کاتێکە کە زۆر ئێمە لە سەرکەوتنابین ئێمە لە یەکگرتنابین ئەوان موامەرە بەرامبەر بە کورد ئەکەن هەموو ئەبێ هەموو کاتێ ئێمە بزانین قەت متمانە بە دوژمن نەکەین ئەمڕۆ لەگەڵمانە باشن بەیانی دژی ئێمەن هیچ کاتێ ئازادی و سربەخۆی وڵاتی کوردستانیان نوویست و میلەتی کوردیان نەویستووە بە هەموو شێوە و ڕەنگ و حزبێکەوە کەسمانیان ناوێ ئەوان هەر خەریکی پیلانگێڕانن چاوچنۆکن تەماحیان لە خاکی کوردستانە لە گەوهەری کوردستانە لە ئابووری کوردستانە تەبعانە بێ موامەرە ئەکەن بە هەموو شێوەیە دژی کوردستان شنگالش پارچەیەکی کوردستانە. سەردانی شنگال وەکە ئێوە زانن سبەینی جەژنی چارشەمی پیرۆزبایی لە هەموو ئەو شنگالیانە ئەەکەم لە پێشە کە گەڕاونەتەوە بۆ کوردستان پیرۆزبایی لە دایکی شەهیدانەکەم لەو دایکانە ئەەکەم کەواڕۆڵەکانیان شەهید بوون بزر بوون زیندە چاڵ کران پیرۆزبایی لە هەموو ئەو دایکانە ئەەکەم ئەبێ زۆر خۆڕاگرانەتر جەژنی خۆیان بکەن لەبەرەوەی ئێمە بە گۆڕی بە کۆمەڵ بە شەهید بوون بە ئاوارە بوون بە زیندانیکردن کورد نابێت لە بن بێ داواش لە هەموو شنگالیەکانی دەرەوەی شنگال ئەەکەم پیرۆزباییشیان لێ ئەەکەم و داواشیان لێ ئەەکەم دەست لەسەر دڵی خۆیان دانێن زام و برینەکانی خۆیان جارێدا بپۆشن بێنەوە شنگال ئاوادانکەنەوە. پیرۆزبایی ڕۆژی جەژنی چوارشەمی سووری خۆیان لە ناو شنگال بکەن. چاوت ماچەکەم زۆر سپاس. هاتنەوە هەماتکان خێری خودێ بێنێ دوور و نێزیک هەمە ئەمژی بێعیدێ سەریدا شەهیدێ خۆ پیرۆزیتکان دووڕەت مال باتێت وان پیرۆزیتکان هەچی ئینسانی سلح ڕاکری و لەبەرمەدا خوشهید ئێخستی ئەم عیدا هەما پیرۆزیتکان مژبێ دەری هەتا بچیای ئازاد عیدا ئەوان شەڕوانێت بەرە ترکیا ڕادبەن و بەر دژمن ڕادبەنم عیدا هەما پیرۆزیتکان ئەم عیدا سەرۆکاتی پیرۆزیتکان ئەمژی هێوی تاوسی مەلەکتکان دەلی بکی خێرێ لێڤەوێ و دەلی بکی خێرێت مەژی بەوێ و ئەم عیدا یە بەشاخۆ یەجەشێ سائیشاخۆ پیرۆزیتکان و سەرکەتنێ شمارە خوازێن متبێژن هێویە مەش خودێ تاوسی مەلەکە تاوسی مەلەکەی مەمەبێکی بە نەهێلێ دیم ئەم سەرکەتی بان دیم شنی کەتیبێ و دیسا سعیدا و هەما پیرۆزیتکەمون خێرێ خودێ هات. ئەمژی خێر هاتناوانت کەنیش باشووری کوردستانی هاتبوون سەردانەمە سەردانەوان شەهیدا هەمی ئەڤرۆ عیدا چارشەمانی سانەیە ژیلڤێ دەرێ ئەمژی خێر هاتناوانت کەن و خێر هاتناوان شەهیدا هەمیتکەن و خێر هاتنا چەند ملەتێ هاتی ڤر هەمیتکەن واژی وەکە دایکەکە ئێزدی شنگالێمە ئەمژی هاتنە vê derê û ew jî weka êkî bê weka misada me bike û piştevaniya me bigirê em jî kêfxweşin gelek me divî her kes hesa me bike piştevaniya me bigirê û ew jî bên vê axa şingalê ne li dera bilavan û ne
دەرەکەی بن و ئەوێ لە کوردستانجی مادوی بێن وان کەمپادر وان چادرا دەڕزیل بوونە ئەوژی بێنە وێ دەرێ وەکە بەرێ عیدێت خود وێ دەرێ بکەن و چارشەمێت خۆ عید و عەرەفاتێ خۆ وێ دەرێ بکەن چای شنگالێدا بکەن و هەتامت ساغنم ترکا چای شنگالێ نادەن و شنگال نادەن و هەکە کی هاجیم ترکێ نادەن هاچێت وێ بەرە بێ بەرە تەقسیر ناکەن ئەمژین بەروانە ساکەنینە هاچی هات پێش هەموو شتێ سەری ڕێز و نەوازشدا ئەنەوێنم بۆ هەموو ئەو دایکە شەهیدانە چاویان ماچەکەم فرمێسکەکانی چاویان ئەلێسمەوە خاکی بەرپێی هەموو دایکە شەهیدێکین ئێمە بەوانەوە سەربەرزین ئەگەر ئەوان ڕۆڵەکانی خۆیان شەهید نەکردایە ئەوان ئازاریان بەجەرگ نەگەیشتایە ئێمە نەمانەتوانێت ئێستا بە سەربەرزانە بە سەربەستیانە بین لێرە ڕاوەستین و باسی ئازادبوون و باسی شنگال و باسی کوردبوونی خۆمان بکەین هەر لە لێرەوە پیرۆزبایی جەژنی چوارشەمەی سوورتان لێ ئەەکەم سەری ڕێز و نەوازش بۆ خۆتان و شەیدەکانتاندا ئەنوێنم چاوی یەک بە یەکی شۆڕژگەڕەکانی ئەم دەڤەرە و هەموو کوردستان ماچەکەم داوا ئەەکەم لەوە زیاتر لەوە خۆڕاگرتر لەوە بەڕاستی سەربەرزانەتر بەرامبەر بە دوژمنان ئێوە دیفاع لە ئێماکەن ئێوە سەری ئێمەتان بەرز کردووە هەر لێرەوە ئەڵێم ڕسوابی ڕوڕەشبی داگیرکەرانی کوردستان ئەوە شنگال سنبلە ئەوە شنگال شایەدە ئەوە شنگال و کەسوکاری شەهیدان و شەهیدانی کوردستان مێژوویەکیان نووسیوەتەوە بە هیچ کەسێ ئەو مێژوە ناسڕێتەوە و ناسنامەی کورد و کوردستان شنگالە پیرۆزبایی گەرمتان لێ ئەەکەم ڕسوایی بۆ داگیرکەران و دوژمنان ڕسوایی بۆ هەموو ئەو زۆڵە کوردانەی ئەگەر کوڕی منیش بێ کە بیوێ دەستی داگیرکەر و دوژمن بێنێ چنگی لە کوردستانەکەمان گیر بکە هیوادارم دەوڵەتی کوردی سربەخۆ چاوەڕوانمان بێ و سوپاسدانەکەم ئەو شعالێکەنێکی بەهات بوون ناف وێشان دێدا ڕەوشەنبیر هەبوون یە مافێ مرۆڤ هەبوون هۆنەرمەند هەبوون ئەمجی گەلێکی کێفخۆش بوون هاتناوان بە دڵگەرمیاوان هاتناوان يعني مورال داما معنوياتي ما تشكرين أمجي بيرا قرهان بري هاتن جهد الساري فبر ما بيشوازيا وان الويدري كر دوردا نقاشد ما تشيبون نقاشد وان هاتينا تشكرين جو أوجي وكا بيش جريا خلدنا ملت إزدي أوجي تخازن ملت إزدي وكهر إنسان كي بجيه ما في خو وقالك كيف خوش بون في هاتني قلت وما قالك تخست أم بين شنقال ملت شنقال ببهنن وقلت أم دارنج جمان وما تخست أم زوتر جبين برنامج جمام هاتنا مزار شهيدة الشهيد لك يا معادر بنا الفيدريجي إيفرا عيدا شرشمة فقيرة أم عيدا ملتي خوهمي بيروزت كان وإن شاء الله عيدا خير وخشية به أف مهواني مجي الفيدري هاتن عيدا ملتي بيروز كرن وأمنها الشمعاجي تسار قوري جانگوری خو گوری شهید خو ویخن و ام کیف خوشن هکا شاندی دوها سردانه ما بکن و کاملت ازدی مورال الدنما و مجارکا دي سپاسیا وانت کن و وی هاتنی و سپاس